لە یوحەنا 14:7 ئەڵێ چی؟ یوحەنا 14:7 دەڵێ ڕۆحی ڕاستی کە جیهان ناتوانێت وەری بگرێت چونکە نایبینێت و نایناسێت، بەڵام ئێوە دەیناسن چونکە لەگەڵتان دەمێنێتەوە و لە ناو ئێوەدا دەبێت. لە ناومانە دەبێت. لە ناومانە دەبێت. بەڵێ. واتە دەبینین لە پەیمانی کۆندا شکۆمەندی خودا واتە شەکینە لەکوێ بوو؟ لە پەرستگا بوو. بەڵام لە پەیمانی نوێدا بەهۆی قوربانی مەسیح پەرستگا نەما، پەرستگایەکی دەرەکی بینا نەما. کێ بووە پەرستگا؟ کێ بووە پەرستگای ڕۆحی پیرۆز؟ ئێمە بووینە پەرستگای ڕۆحی پیرۆز. ئێمە بووینە ئەو پەرستگایە بە شێوەیەکی شەخسی کە ڕۆحی پیرۆز یارمەتی دەرمانە کە هاتۆتە ناومانەوە بە شێوەیەکی زۆر شەخسیانە. دەبینین لە ناومانە نیشتەجیە، لە ناومانە یارمەتی دەرمانە، هاوکارمانە، هێزمان پێدەبەخشێ، توانامان پێدەبەخشێ، وامان لێ دەکا کە بتوانین لە سەرپی خۆمان ڕابوەستین، پەکمان نەکەوێ بەرامبەر بە دوژمن، بەرامبەر بە شێتان، بەرامبەر بە ڕۆحە پیسەکان. ئامین. بەڵێ. شتی زۆر پیرۆز و تایبەت و سەیرە کە خودای ئێمە ڕۆحی خۆی بەخشیوە بە گەلی خۆی، بە باوەڕدارەکانی خۆی، نەک تەنها بە ڕابەرەکان یان قەشەکان، بەڵکو بۆ هەموو کەسێک کە باوەڕ بە ئیسا دەهێنێت، هەرچەندە مناڵێک بێت یاخود بە تەمەنێک بێت، کت بێت یان کوڕ بێت، ژنیان پیاو. شتی زۆر سەیر و تایبەتە بەڕاستی.